سێ ساڵە لە نازی منداڵەکانی بێبەشە. ئەو تیرۆرستانی داعش دووچاری ڕۆژگارێکی کرد کە مەحاڵە تا ئەبەد بیری بچێتەوە. مونیسە زەحوێ ژنێکی دانیشتووی شارۆچکەی زوماری سەر بە پارێزگای مووسڵە لەگەڵ داگیرکردنی شارەکەیان لەلایەن تیرۆرستانی داعشەوە لە ساڵی 2014 لە هەموو منداڵەکانی دادەبڕێت. سەبارەت بە من وەک کۆنەکانی جووتیانە من هەموو شتێکم لە دەستدا هیچم نەماوە نەخۆم مام نە مناڵەکانم. ئەو کاتانە وەسف ناکرێت. ئەوان لە شوێنێک بوون من لە شوێنێکی تر ئەوان داعش ئەیترسانە منیش لێرە ترس و دوودڵی ئەیکوشتم. واتە خۆشەویست لە دووری خۆشەویست. باوەڕ ناکەی بارودۆخی ئێمە چۆن بوو بەڵام سوپاس بۆ خوا لە ئێستادا ژیان گەڕایە و بارودۆخی ئاسایی خۆی جارێکی تر ئەوانم بینیەوە. ببوورە قسەکانم ئەبرم بەهۆی ئەوەی نەخۆشی دڵم لەگەڵدایە. ئەو دوای سۆراغێکی زۆر و دوای 3 ساڵ دابڕان منداڵەکانی لە کەمپی تازەدەی سەر بە قەزای کەلار دۆزیەوە و ئۆقرەی لێبڕابوو. بەو شەوە گەیشتە کەمپەکە و فرمێسکی خۆشی و ئازاری دووری تێکەڵ بە یەکدی کرد. ئەحمەد کوڕی مونیسەیە و دەڵێت گزارشکردن لەم شەوە مەحاڵە. بعد غياب طار أكثر من 3 سنين گزارشکردن لەم شەوە ناکرێت. من ناتوانم چۆن خۆشحاڵی خۆم دەرببڕم کە بە دایکم شاد ومەتەوە. ناتوانم هیچ بڵێم. زینە بچووکترین منداڵی ئەو خێزانێ و تەمەنی 40 ڕۆژ بووە لە دایکی دابڕاوە. ئێستا ئەو دایکی خۆی ناناسێتەوە و هەر بۆیە نامۆ بوو بە ئامێزی دایکی. زینا من ناناسێ منیش ئەو ناناسم وەک بێگانەیەکی لێ هاتووە کە گوێی لە دەنگم ئەبێ ئەم ناسێت بەڵام کە لەسەر فەیسبوک و ئەنتەرنێت ئەم بینێ نامناسێتەوە شەرمم لێ دەکا و منیش نایناسم لەبەرەوەی ئەو بچوو بوو وەک لە ئێستادا دەیبینی ئەو منی ناوێ سوپاس بۆ خوا بەس ئێستا ئەو گەورە بووە. بڕینی ڕێگایەکی دوور و درێژ لە زومارەوە بۆ کەلار مونیسەی تەواو شەکەت کردبوو. خزم و جیرانی ناو کەمپەکەش هەموو هاتبوون بۆ دیدەنی. گەنجانی ناو کەمپەکەش بۆ خۆشی و شادبوونەوەی ئەو خێزانە بەزم و شاییان بەو شەوە سارد و سڕەی زستان گەرم کرد. دوای پشودان و سڕینی فرمێسکەکان مونیسە و منداڵەکانی لە دەوری زۆپایەکی نیوە گڕکۆ بوونەوە و حیکایەتی چۆنێتی دابڕانیان بۆ یەکدی باز دەکرد کە هەموو تراژیدی بوون و کوردەواری واتەنی جەرگی دەکرد بە ئاو. شاخەوان محەممەد، کورسات نیوز، کەلار.